زۆر کەس ستا هەیە چۆ بۆ خارج تقریبان 30 ساڵە 30 ساڵ لە خارجەوە ستا هاتوونە لێرە ئەلێ هاتومان لێرە هەر تەپکەی ئەو دوکانەی کەنەوە بزانمەوە ئەو دوکانە دێنەوە دڵدرۆی خۆن کەسەری خۆن ئەلێ یادگاریمان هەیە لێرە منداڵ بوون هاتوونە لێرە 65 ساڵە دوکانمان هەیە لە ئەحمەداغا لە کەرکووگاوە مۆتەی دڵدرمێ فرۆشن سستان دێ هاون دێ ئەو دڵدرمەی هەیە لەبەرەوە خۆم لە دەستمەوە یەکەمەوە ئەزانم چۆن چەندێکەمەوە ساردیش کەمە ئستەش دەرەجە حرارە تقریبان لەخوا سوفرە بەس خەڵک دێ هەر ئەیخوا من خۆم 29 ساڵە لێرە تا من 96ەوە تا ئێستا من لە خۆم عیشەکەمەوە تقریبان 29 ساڵە باوکم لێرە بوو لە ساڵ 60ەوە تا 96 ئەمری خۆی کرد دوای خۆم هات خەڵک دێ مۆتەیبە ئەیبەن سەفەری بۆ ماڵەوە خۆی دێن لێرەی خۆنەوە ئەمە بۆچیە بۆچی خەڵک دێ مۆتاق وەڵڵە لەبەرەوە تۆزی ئەوە ساردی کەمە دوایەوە تایمیش خۆشە زۆر کەستا هەیە چۆ بۆ خارج تقریبان 30 ساڵە 30 ساڵ لە خارجەوە ستا هاتوونە لێرە ئەلێ هاتومان لێرە هەر تەپکەی ئەو دوکانەی کەنەوە بزانمەوە ئەو دوکانە دێنەوە دڵدرۆی خۆن کەسەری خۆن ئەلێ یادگاریمان هەیە لێرە منداڵ بوون هاتوونە لێرە